دەروزانێک کە ناوی فرانکلا ئەمە لە شەڕی جیهانی دووەمە هیتلەر گرتی طبعا لەگەڵ کە سوکارەکە یەهودین لە بەرچاوی ئەم فرانکلا ئەم دکتۆرە گولی طبی تەواو کردبوو دایکی باوکی خوشک و برای مناڵەکانی هەمویان سووتانن هەمویان لە قیمەیان ئەم کابرای هەرە سینەیەدا هێشتا نەزەریشی لە عیلمەساندانا بە نیە نەزەریەت المەعنا تێری مانە ئەڵێ ژیان سینی کە چ عەزابێکە دەوە لە خوان دەخواسە کەسێ بێنە بەرچاوی خۆ دایکی باوکی خوشک و برای مناڵی ژنی هەمووی لە دووەرێ ئەبێ چۆن هەرە هیوای یەکسەر خۆی لێ جەڵتە لێ ئەم کابرای خۆڕاگر بوو بە عجوبە دەرچوو هەروتی هێشتا ژیانمان ئەوەی بۆ ماوە مانای بۆی بژی هەندێک گەنجی ئەمە ئیشێکی دەست ناکەوێ یا ساڵێ باس بەبێ یا کێشەیەکی عاتفیە بێ وەڵا خۆمە کوش بوو ژیان کۆتایی هاتووە لە بابە ژیان زۆر لەوە گەورەترە تۆ بۆ هەرس بێری اینجا دوای ئەوەی کە دەرچوو لە سجن نامەیەکی نار وتی ئەوانەی لە بواری پەروەردەیە ئیشەکەن من وەزیری پەروەردە و مدیر عامەکان و مامۆستا ئەیگوت تەلەبەکان خەڵک فێرکەن مرۆڤ بێت پەروەردەیان کەن بۆی مرۆڤ بێ نەک شەهادەی بەرزی هەبێ وتی من لە سجنا زۆر دکتۆرم بینی شەهادەی بەرزیان هەبوو بەڵام قێزەونترین وەسیلەیان بۆ تەعزیبانی ئێمە بەکارهێنا بۆ دکتۆریش بوون شەهادەی بەرزی هەبوو زیرە بوو بەڵام زیرەکەی بۆچی بەکارهێنا بۆ تەعزیبانی بەس لەبەرەوەی مرۆڤ نەبوو حسابی مرۆڤی بۆ ئێمە ناکرد وتی زۆر مهندس ئەندازیاری زۆر زۆر زیرەکەم بینی بەڵام قێزەونترین دیزاینیان دروست دەکرد بۆ تەعزیبانی بەشەرەکان بۆ لە ناودنیان لەبەرەوە شەهادەی بەرز ئەگەر ئەخلاق و قیەمی لەگەڵان نەبێ فرجێکی قەڵب ناهێنێ زۆر کەسی شەهادەی بەرزیە بەس پەروەردە نەکراوە بۆی هەموو جارێ ئێمەڵین یەکەم جار پەروەردە اینجا فێرکردن تۆ بێ کە مناڵەکە پەروەردە کرد کەسێتێکی بەهێزی هەبوو بەرامبەرەکەی قبوڵ کرد لێبوردە بوو بە دوای ئینتیقاما نەگەڕایەوە گیانێکی کۆمەڵایەتی هەبوو ڕێزی چواردەورەکەی کرد بەزەیی بە ئاژەڵا هاتەوە چی تا دوایی ژینگەی خۆش وڵاتەکەی خۆش لێ بەترسە بەڵام بەداخەوێمە ئەوە پەروەردەکەی کای بینی 33 ساڵە نەمانتوانی مناڵێ پەروەردە بکەین گەنجێ 33 ساڵێ سات تەمەنی بەرهەمی ڕاپەڕینە وڵاتەکەی خۆی خۆش بێ ئەوەتە ژنێ بخۆ باشە دکتۆر بۆچی نەمانتوانیوە لەبەرەوەی پەروەردەمان گرنگمان بە پەروەردە ناوە گرنگمان بەس خوێندن ناوە